سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم گەرما گەرم پێشکەشەکەم بەڕێزان دوو تەوەرگفتوگۆی لەسەرەکەین تەوەریەکەمان ناوەڕۆکی کۆبوونەوەی ئەمڕۆی نێوان مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە دیارە بەیاننامەیان بڵاو کردوەوە کە باز لەواکەن هەردوو لابەیەکەوە لەسەر ڕێکەوتنەکانی ڕابردوو سوور دەبن بە تایبەتیەوە ڕێکەوتنێکە لە ساڵی 2009 بۆ پێکەنانی حکوومەت کراوە لە شەراکەتی ڕاستەقینە و لە بەشداری ڕاستەقینەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و هێز و لایەنەکانی دیکە لەو کارنامەی کە بۆ حکوومەت دیاری کراوە هەردوو لە پابند دەبن بێەوەی و هەروەها باز لە نێشتنی گرژی و ئاڵۆزی میدیایی و نووسینی گرش کراوە لە نێوان هەردوو لادا و هەندێک خاڵ و بابەتی دیکە کە لە تەوری یەکەمدا گفتوگۆی لەسەرەکەین و تەوری دووەمیش تایبەتەکەین بە کڕینەوەی گەنمی جوتیاران کە دیارە ئەمڕۆ وەزارەتی کشتتوکاڵی حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ هەندێک کۆمپانیای کەرتی تایبەت ڕێکەوتنێکیان واژوو کرد بۆ کڕینەوەی 500,000 لە بەرهەمی گەنمی جوتیاران 500,000 تەنی ساڵانە بۆ بەرهەمی گەنمی جوتیاران کە دواتر ناوەڕۆکی پرۆژەکە وەروەها وردەکاری زیاتر لەسەر بابەتەکە ئەخەینە ڕوو کە بڕیار وایە لە ئایندەیەکی نزیکدا چەند کارگەیەکیش لەسەر هەمان بابەت و بۆ هەمان پرس لە هەرێمی کوردستان لە هەولێر و دووهۆک و لە سلێمانی دروست بکرێن بە مەبەستی بەکارهێنانەوەی ئەو گەنمە بۆ بەرهەمی خەڵک بۆ بەکارهێنانەوەی لەلایەن خەڵکەوەکو ئارد و بەرهەمەکانی دیکەی گەنم لە تەوری یەکەمدا میوانداری بەڕێز نەسروڵا سورچی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیمان کردووە کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێ هەواڵ نەسروڵا سوپاس بۆ بەشداری سوپاس کە لە گەرما و گەرمیت دەمێ بپرسم تێڕوانینی ئێوە کۆندامێکی سەرکردایەتی بۆ کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و گرنگی ئەو کۆبوونەوەی لە نێوان هەردوو لادا بۆ دۆخی خەڵک بۆ باشتر بەڕێوچوونی کاروبارەکانی حکوومەت چ کاریگەریەکی دەبێ؟ لێت ناشارمەوە بەڕاستی خۆی ئەم کۆبوونەوەانە زۆر بە پێویست دەزانم و بۆ ئەوەی بتوانن متمانەیەک دروست بکەن چونکو مەرجی یەکەم بۆ هەموو دانیشتن و کۆبوونەوە ئەویش ئەوەیە کە متمانە دروست بیتەوە لە بینی یەکێتی و پارتی دوای لە بینی یەکێتی و پارتی و حیزبەکانی تر و هەروەها لە بینی حیزبەکان و ملەتەکەش لەبەر ئەوەی ئێمە لە زروفەکی زۆر نالەبار و ناسک داین بە تایبەتیش چ قەیرانی دارایبی چه ئەو نەخۆشیە نەگریسەبی کەوا تووشی ئەو ملەتە هاتووە لەبەر ئەوە من پێم وایە پێویستی بوونی کۆبوونەوە لەم بوارانەدا شتێکی زۆر گرنگە لە زروفی ئێستادا و بە تایبەتیش دڵخۆشکەر بۆ ئەمڕۆ و کۆبوونەوەی ئەمڕۆ کرا لە دۆکان لە نێوان هەردوو لا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دڵخۆشکەر بوو هیوادارین ببیتە هۆی ئەوەی ئەو گرژیە نەمێنێ و ئەو ڕێککەوتنەی کە بووە لە 2009 لە نێوان هەردوو لا وەکو خۆی جێبەجێ بکرێ من پێم وایە کێشەکان زۆر کەم دەبنەوە و لە عینی وەختدا معاناتی ملەتەکەش کەم دەبتەوە هەمولایەکمان بابەتی جیاوازە لە قسەی سەرکردەکانە لە پەیامی هاوسەرۆکانە پابندبوون بەو ڕێکەوتنەوە گرنگی ئەو ڕێکەوتنە زۆر دووپات کراوەتەوە لە یەکەم خاڵی بەیاننامەی نێوان یەکێتی و پارتی کە ئەمڕۆ کۆبوونەوەکەیان کردو یەکەم خاڵ پابندبوونە بەو ڕێکەوتنەوە کە لە ساڵی 2019 لە 4 ئاداری ساڵی 2019 کراوە بۆچی یەکێتی هێندە تەئکید لە جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنە ئەکاتەوە گرنگیەکەی چییە بۆ یەکێتی بۆ خەڵک بەڵێ ئەم ڕێکەوتنە هەم بۆ یەکێتی و بۆ خەڵک بە تایبەتیش بۆ خەڵک لە قازانجی خەڵک بوو ئەو ڕێکەوتنە یعنی بەشداری ڕاستەقینەی یەکێتی بوو لە حکومڕانی بەڕاستی ماتا ئێستاکەەوە حساب ناکەم یەکێتی وەکو پێویست بەشدارە لە حکومڕانی لەبەرەوە بەڕاستی یەک لە خاڵە هەرە گرنگەکان ئەگەر بێت و ئیش بەم ئەوە بکرێ بەم ڕێکەوتنە بکرێ ڕێکەوتنی 2019 ئەمە هەنگاوێکی باشە لەسەر ڕێگای ڕاست بۆ ئەوەی بتوانن ئەگەر ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێن من پێم وایە زۆر شت جێبەجێ دەکرێت بە حکمی ئەوەی ئێستا مکاشەفە نییە بەڕاستی
ئێستا شەفافیت نییە. بەڵام لەو حاڵەتەی ئەگەر یەکێتیش شەریکی ڕاستەقینە بوو کەواتە شەفافیت دەبێ و هەموو شتەکان دەزانرێن و دەتوانین لەسەر ئەساسی ئەو داهات و ئەو خەرجیانە ئەمە پلان دابرێن بۆ ئەوەی چیتر ئەو خەڵکە بەڕاستی لەو قەیرانەدا نەژی. چونکو ئەرچی حکوومەت ئەرچی حیزبەکان ئەرچی هەموو کەسێک ئەوەیە خۆشی دابین کە بۆ خەڵک نەک خەرک لە برسان بمری بەڕاستی. ئەمە واجب و ئەرچی سەرشانی هەموو لایەکمانە. ئەمەش چۆن دەبێت بە ڕێککەوتنی بینی هەموو لایەکمان نەک هەر یەکێتی و پارتی لایەکانی تری بەشداری حکوومەتیش دەبێ هەمومان بە یەک چاو بە یەک ڕۆحیەت ئەمە محاولە بکەینکەوە ئەو شتە جێبەجێ بکەین. ئەمە گرنگی ئەو ڕێککەوتنەیە کەوە ئیمزاکرا لە 2019. بەڵێ لە خاڵی دووەمیشا کە تقریبەن هەر دەچێتەوە سەر هەمان ڕێچکە کە پشتیوانیکردنە لە حکوومەت کە کارکردنی پێکەوەیە لە نێوان یەکێتی و پارتی و باز لە لایەنەکانی دیکەشەکە و باز لەواکە کار گرفتێک هەبوو بە تەفاهم و لێکتێگەیشتن و گفتوگۆ لەسەر ئاستی دەڤەرەکان لەسەر ئاستی ناوچە جیاوازەکان لە کوردستان گرفتەکان چارەسەر ببن. بەشێک لە ڕێکەوتنی ئیداری و سیاسی کە حکوومەتی نوێی هەرێمی کوردستان و ئەم کابینەی ئێستای لێ هاتە ئاراوە باز لە لامەرکەزی ئیداریە. پێتان وایە کە یەکێتی زیاتر گرنگی بەم بابەتە بداوە ورتر لەسەر ئەم بابەتە بڕوا؟ پێت وایە ئەو گفتوگویانی ئەمڕۆ کراون و خاڵی یەکەم و دووەمی ڕێکەوتن نامەی ئەوەی کە ئەمڕۆ بڕیاری لەسەر دراوە و یعنی ئەو خاڵانی کە ئاماژە بۆ کراوە ڕێخۆشکەر دەبن بۆی کە ئەو بابەتەش واتە سربەخۆیی ئیداری و کارژێڕی بۆ پارێزگا جیاوازەکان لە هەرێمی کوردستان بێنێتە ئاراوە؟ بەڵێ بە تاکید خاڵێکی گرنگ هەیە. من لە یەکەم قسە گوتم متمانە ئەگەر بێت و متمانە دروست بووە لە بینی ئەو لایەنانە و بە تایبەتیش لە بینی یەکێتی و پارتی هەنگاوی باش دەنجێ. بەڵام ئێستا بەڕاستی بەداخەوە دەڵێم متمانەکە زۆر زۆر زەعیفە. ئەو پێزانە دەست بە ئیش و کار و جنێودان و یعنی مەسەرەن ئەمڕۆ نمونەیەکت پێ دەڵێم هەندێک شتی سەیرم خوێندەوە. شێخ لاهور هاوسەرۆکی یەکێتی تووشی نەخۆشی کۆرۆنا بۆ وەکو هەموو خەڵکەکەم. ئەوە نمونەیە بۆ دەینمەوە. سەیری ئەو پێزانەم کرد یعنی بەنەوعێک باسی مەوزوعەکەکەن. ئەمە نەخۆشیە بۆ هەموو کەس وەکو یەکە، هەموو کەس نەخۆش دەکەوی، هەموو کەس دەمری، هەموو کەس چاکە بێتەوە. باشە دەکرێن من دڵم بەوە خۆشببی ئەگەر سبەینی برایەکی پارتی تووشی نەخۆشی کۆرۆنا بووە مەبەستم. یعنی ئەمە بەڕاستی ئەمە دەبی ئەمە چارەسەری ئەم شتانە بکرێ. یەکەم شت لە ئیعلامەوە دەست پێ بکەین، لەو پێجە سێبەرانەوە دەست پێ بکەین کە هەمویان ڕاگرین، هەمویان بێنە خزمەتی برایەتی و تەبایی لە ناو ئەو هەرێمە. ئەگەر ئێمە ئەو ئیشە نەکەین من پێم وانی ئێمە بتوانین هیچ سەرکەوتی تۆ ئەوڕۆ شتێکەکەی بەیانی دووسێ پێز بەیەکەوە 20 پێز بەیەکەوە دابەزێ و قساکە و وای لێکە لێکترازان دروستەکە لە بینمان. دووەمین هەندێک شتی تر هەیە جا چ لای ئێمە بی یان چ لاینی پارتی بی. نمونەکت بۆ دەڵێم مەسەرەن من مەسئولی مەڵبەندی مەخمورم ساڵێک و 8 مانگە لێپسراوی تیپی پێشمەرگەی مەڵبەند گیراوە. ئێستا قەیدی نییە هەموو کەس معڕەزە بگیرێ و هەموو کەسیش معڕەزە مخالەفە بکرێ. بەڵام ساڵێک و 8 مانگیان نەپێچایتەوە تۆ لەسەر چ گیراوی نازانین لەسەر گیراوە. باشە کاکە بی بە مەحکەمە ئەگەر تاوانبارە ئەعدامیکە، ئەگەر تاوانبارە عقوبەی بدە. بەڵام معنای نییە تۆ بچی لە ساڵێک و 8 مانگ خاوەنی منداڵە خاوەنی دایکە هەموو ڕۆژێ بەگریانەوە دێن بۆ لام هەموو ڕۆژێ یعنی ئەمە کەواتە کاک نەسڕوڵڵا ئەتوانین بڵێن ڕێکەوتنی یەکێتی و پارتی وە گفتوگۆی نێوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تەنها قەتیسیشی نەکەین لەو دوانەدا. یعنی هێزی دیکە هەیە لە ساحەکەیە خەبات دەکا سیاست دەکا وەکو بزوتنەوەی گۆڕانە یان کۆمەڵی ئیسلامی و گرتووی ئیسلامی و هێزی دیکەش هەیە بەڕاستی. کەواتە ئاشتەوایی نێوان ئەم هێزانە گفتوگۆی نێوان ئەم هێزانە پێکەوە کارکردنی نێوان ئەم هێزانە کاریگەری لەسەر باش حکومڕانی باش سیاستکردن پێکەوە ئیدارەکردن و باشترکردنی خۆشگوزەرانی و هێنانی خۆشگوزەرانی بۆ خەڵک ئاشتەوایی کۆمەڵایەتی دروستکردنەوەی متمانە
چۆن ئەمە دەکرێت ئەمە دەبێت چ زەمینە سازیکی بۆ هەبێ بەدەر لەم کۆبوونەوانی کاکرێن. کاکە من کە باسی ئەوەم بۆ تۆ کرد مەبەستم ئەوەیە حکومڕانی ئێستا تۆ بڵێ و نەڵێ لە زۆنی زەرد پارتی دەیکە لە زۆنی سەوز یەکێتی دەیکە ڕاستە ئەمە لە زۆنی سەوز گۆڕانی شەریکە لەگەڵمان لە حکوومەتا بەیەکەوەینە بەرەم لە زۆنی زەرد خۆ تەنها پارتی حکومڕانیەکە ئێمە من داوای من چیە لە مەوزوعەکان ئەگەر بێت و ئەمن ناڵێمە تو چی پارتی هەیە لە سلێمانی هەمووی بەریئە یان چی یەکێتی هەیە لە زۆنی زەرد هەمووی بەریئە من بەوە بە تو ناڵێم من ئەڵێم وەرن با بەیەکەوە کاکە ئەگەر خەرک کەسێکی یەکێتی تاوانی کرد نەک جارێک دەجار عقوبەی بدە سزنی کە چی لێکەی لێ بکە بەڵام بە بەلاش لە پێناوی هیچ لەبەر ئەوەی تەنها یەکێتیە بەڕاستی ئەمە جێگای قبول نییە ئەمە قبول ناکرێت ئەمە یەک دوو ئێمە من ئاماژەم بەوە کرد گۆڕانە کۆمەڵە یەکگرتووە ئەمە ئێمە یەکێتی و پارتین ئێمە هەمومان خۆ من ناڵێن بەتەنە ئێمە و پارتی هەمومان لە بیدایەتەوە گوتم هەمومان بەیەکەوە دابنیشین هەمومان بەیەکەوە چارەسەر بدۆزینەوە بۆ ئەو کێشانەی کە ئێمە هەمانە چارەسەر بدۆزینەوە ئەمە کێشەکان دوو کاکە تو لە بیرت نەچی ئێستا کێشەیمە ئەوەندە گەورە نییە بەقەدەر ئەوەی کێشەی ملەتەکەی گەورەیە ئێستا ئەمە گیرمان خواردووە بەدەست قوتی ئەو ملەتەی ئێستا دەبیمە ئەگەر هەمومان بەیەکەوە دانەنیشین خاڵی چارەسەر نەدۆزینەوە ئێمە چۆن نەتوانین خزمەتی ئەو ملەتە بکەین چۆن نەتوانین ئەو کوردستانە بەڕێوە بین خۆی کوردستان بەڕێوەبردن بە حاڵەتێکە هەموو کەسێک بەقەدەر حەزمی خۆی مەسئولیەتی لەسەرشانە یعنی هەموو کەسێک بەرپرسە بەقەدەر قەبارەی خۆی باشە بابین لە ئەو ئەساسە جێبەجێکەین هەموو لایەکمان بزانم دەگەینە خاڵەکی بزانم چۆن دەگەینە خاڵەکی یەکدیگر لە هەمان کاتە چۆن دەتوانین بە پێکەوە ژیان و بە ئاسوودەیی هەمومان بەیەکەوە بژین بێبێ ئەوە یەک گیر و گرفتمان هەبی و ملەتەکەی خۆشمان بژینی ئەمە نقطە ئەساسیەکەیە کەواتە ئێمە هەمومان هەموو لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی بەشداری حکومەتن فەرمونون وەرن هەمومان بە دابنیشین لەسەر تاولێژی دوور و درێژ بە هەمومان بیرکەینەوە چۆن ملەتی خۆمان بژێنی سکۆت و بەڕاستی ئێستا مەسەلەی بینی پارتی و یەکێتی ئەگەر بهاتایە ئەو ڕێککەوتنەی کە لە پارەوە کرا لە 2019 بە مەزبوطی جێبەجێ بکرا بواە من قەناعاتی تەواوم هەیە ئەمە ئەو ڕۆژ دەگەیشتینە ئەو ڕۆژەی بەڵام نەتیجەی جێبەجێ نەکردن و نەتیجەی ئیهمالکردن و نەتیجەی دەرێ و دەرێ من 45 کورسیم هەیە فەرموو یازدەی مکەویناتیشم هەیە و 56 کورسی هیچ پێویستی بە تۆ نییە بەڵام ئایا وڵات بەڕێوە دەچی بەو تەریقەیە بەڵێ کاک نەسروڵڵا خاڵێکی گرنگ لە بەیاننامەکەیە هەیە کە بڕیار وایە هەردوو دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان تاوتوێی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕاوێژ لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا چ لە ئەنجومەنی نوێنەران چ لە حکوومەت یعنی گەڵاڵەنامەیەک بڕیارنامەیەک ڕێوشوێنێک دیاری بکەن بۆی کە کورد وەتە بە تایبەتی تر یەکێتی و پارتی چۆن بەیەکەوە کار بکەن بۆم هەڵبژاردنە چۆن لە هەڵبژاردننی پێشوەختە کارێک بکرێ یعنی کورد زەرمەند نەبێ کورسەکانی کورد کەم نەکا و لە ئایندەدا کورد پێگەی خۆی بێڵێتەوە لە بەغدا تا چەند گرنگە ئەم پێکەوەی کارکردنە بە تایبەتی بە ئاڕاستەی بەغدایە تا چەند گرنگە استراتیژ و بەرنامەی ڕوون هەبێ تا چەند گرنگە لیستی یەکگرتو و هاوپەیمانی گونجاو و بڕیاری پێکەوەی هەبێ بەرامبەر بە بەغدا بە تایبەتی تر قسەکانت تەرکیز بخەیتە سەر بابەتی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کە بۆ یەکەم جارە یعنی بە فەرمی یەکێتی و پارتی بازدا هەڵبژاردننی پێشوەختە و کاری پێکەوەی یاکەن لەم بابەتە بەڵێ خۆی بزانە لێرە کە هەموو جارێ ئەڵێن ئێمە هەمومان لە یەک پاپۆڕین ئەگەر خنکە هەمومان بەیەکەوە دەخنچین ئەمڕۆ ئەو ڕۆژەیە ئەگەر بێت و ئێمە بە هەردوو لامان بە هەموو لایەکمان لە کوردستان لەو هەرێمەی ئەگەر ئێمە نەچین بەیەکەوە دیراسەی یاسای هەڵبژاردن نەکەین و زۆر وریانەبین ئەم جارە لە گەرجاری تر جیاوازە جاران لیست هەبوو ئێستا لیست نەما ئێستا شارە گەورەکان دەکرێنە چەند بازنێک قەزا دەکرێتە بازنێک
کەواتە ئێستا ئێمە دەبی زۆر بە وردی بین دیراسەی مەوزوعی یاخود مەشروعی ئەو یاسایەی هەڵبژاردننی نوێ بکەین هەمومان بەیەکەوە ئەگەر نا ئەوە نییە بەرێوەڵا لایەنێک زەرەر دەکە لایەنێک قازانج دەکە قازانجکەین ئەگەم متتەفق بین لەگەڵ یەک و ڕێک بین لەگەڵ یەک بڕوا بکە هەردوو لامان بەیەکەوە هەموو لایەکمان بەیەکەوە قازانج دەکەین و ئەگەر لایەکیش زەرەر بکە هەر هەمومان بەیەکەوە زەرەر دەکەین لەبەر ئەوە ئێستا زۆر بە زەروری دەزانم و هیچیش نماوە دەمانگ ماوە بۆ هەڵبژاردننی داهاتوو کەمتر لە دەمانجیش ئەگەر بێت و لە ئێستاوە بخۆنەکەوین سبەینێ یاسایەکمان لەسە فەرز دەکەن لە بەغا ئەو یاسایە هیچ دوور نییە کورسیەکانی مە لە 57 بێتەوە 147 ئەوانە زەرەرکەین لە مەوزوعەکەی لەبەر ئەوە خەبیری هەردوو لە خەبیری لایەنەکانی تریش بابێن بەیەکەوە پرۆژەیەک حازرکەین یاخود بتوانین لە بەغدا لە پەرلەمانی عێراق ئێمە بەیەکەوە بتوانین دیفاع یاخود بەرگری لەو پرۆژەیە بکەین کە لە قازانجی ملەتەکەی ئێمەیە ئەمە زۆر گرنگە دەبی زۆریش ئیحتیمام پێ بدەین و ئێستاش هەموو لایەک هەست بەو ترساکەن بەو مەسیراکەن ئەوجا لەبەر ئەوە ئێمە بە هیچ زۆرێک نابی لێرە لێک بترازین بەڵام خۆشبەختانە دایمان هەمیشە کورد لە بەغدا باشتر بوونەوەک لێرەبی من خۆم لە پەرلەمان بوومە لە کاتی خۆی کە لە چیای حەمرین ڕەتە بووین کورد خلافاتی لەبیر نەدەما لە ناو پەرلەمانی عێراق کورد یەک دەست بوو هەرچەندە ئەو کاتی باشتر بوو بەڵام ئێستاش تا حەدێکی زۆر باشترە و کورد تا حەدێکی باش بۆ نمونە لە دروستکردنی حکوومەتی کازمی بۆمان دەرکەوت کەوا کورد لێرە چەند خلافی هەبی لە بەغا متتەفق بوو ئەمە شتێکی زۆر گرنگە بەنسبەت کورد و ئەو پرۆژە یاسایی هەڵبژاردن کە دێتە پەرلەمانی عێراق بۆ دەنگدان دەبێ ئێمە زۆر بە وریایی تەعاملی لێگە بکەین هەموو لایەنەکانیش بەیەکەوە نەک تەنها یەک لایەن چرک و زەرەر هەمووانە قازانجیشی هەمووانە بەڵێ بەڕێز نەسرۆڵا سورچی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی تایبەت بە گفتوگۆکردن لەسەر کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان سوپاس دەکەم بەڕێزان پشوێکی کورد وەرەگرین و بۆ تەوەری دۆمە گەڕێم وڵاتان وەکو لە پێشەکی بەرنامەکە باسم کرد ساڵانە 500,000 تەن لە گەنمی جوتیاران دەکردرێتەوە و کارگەی تایبەت دروست دەکرێت بۆی کە ئەم گەنمە بکرێت بە بەرهەم و لەباتی بابەتانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاوردە دەکرێن لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەرهەم بهێنرێن و بەرهەمەکانی گەنم و ئەوانی کە لە گەنم دروست دەکرێن لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بەرهەم بهێنرێن دیارەمە کاریگەری لەسەر بازار دەبێت کاریگەری لەسەر جوڵانی کەرتی تایبەت دەبێت لەسەر دۆزینەوەی هەلی کارە بێت لەسەر فرۆشتن و یعنی جوڵەی جوتیارانیش دەبێت کە دەتوانن چالاکتر و باشتر و تەنها چاوەڕی بەغدا نەکەن کە بەرهەمەکانیان بکڕنەوە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری بەڕێز ڕزگار حەمە خدر جێگری بەڕێوەبەری کشتوکاڵی سلێمانی زۆر بەخێوی کاک ڕزگار زۆر سپاس بۆ ئامادەبوون کاک ڕزگار ئەم ڕێکەوتنە کە لە نێوان کەرتی تایبەت و وەزارەتی کشتوکاڵە بەڕێوە دەچێت ساڵانە 500,000 تۆن گەنمی جوتیاران دەکردرێتەوە ئەمە کۆتایی پرۆژەکەی یان دەستپێکی پرۆژەکەی کە بەمە دەست پێ دەکات ڕەنگە کڕینەوە زیاتر ببێ و ڕەنگە بەرهەمەکانیش هەمە جۆر بکرێن سەرەتا زۆر سپاس و ئەمڕۆ دیارە ڕۆژێکی مێژوویە لە مێژووی کشتوکاڵ بە تایبەتی لە بازارکردنی کەرتی کشتوکاڵ بە تایبەت لە بەرهەمێکی استراتیجی کە بریتێ لە بەرهەمی دانەوێڵە کە لە هەموو جیهان یەکێکە لەو بەرهەمە استراتیجیە هەرە گرنگانەی کە بە شێوەیەکی ئابووری پایەکی گرنگی خودی خۆراک و ژیانی هاوڵاتی و خەڵکە بەڕاستی بۆیە ئەمڕۆ توانم بڵێم بە ڕۆژێکی مێژووی ناوی ببەم لە کەرتی کشتوکاڵە کە توانرا گرێبەستی وەزارەتی کشتوکاڵ بە سەرپەرشتی جەنابی وەزیر لەگەڵ سێ لە کۆمپانیاکان هەل لە هەولێر و سلەیمانی و دهۆک بکرێت بە بەبەستی
بە بازارکردنی 500,000 تەن وەکو قۆناغی یەکەم لە پرۆژەی بە بازارکردنی گەنم و پیشەسازیکردنی گەنم لە داهاتووە ئەمە لەکوێوە هات لە چیەوە سەریگرت هۆکارەکەی چییە و پێویستە چیتر بکرێت لە داهاتووە دیارە خۆشببختانە توانم بڵێم بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان ناوچەیەکی گرنگی استراتیجیە بۆ بەرهمێنانی دانەوێڵە بە تایبەتی گەنم و لە چەند ساڵی ڕابردووشە ئێمە بەمان بیر نەچێتەوە کە لە دوای ساڵی 2014 قەزیەی گەنم بۆتە قەزیەکی گەورە لەگەڵ بەغدا بۆتە کێشە لەگەڵ بەغدا بەڕاستی یەکێکە لەو قەزیانەی کە بە هەمان قەزیەی نەناردنی بوو جە و شایستە دارایەکانی جوتیاران و کێشەی ناوچەدا بڕێنداوەکان و کێشەی پێشمەرگە هەمان شێوە گەرمیش بۆ بە کێشە بەڕاستی لەگەڵ بەغدا لە دوای ساڵی 2014 دوای بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی کەوتە جۆرێک لە مامەڵەکردن بە شێوەیە کە بۆ هۆی ئەوەی بەڕی گەنمی جوتیاران کەمتر وەربگرێتەوە کردنەوەی سایلۆکان دوا بخات کێشەی بۆ پارەی خەرجی بۆ پارەی جوتیاران نایەوە کە ئەتوانین بڵێن لە تاکو ئێستا ساڵی 2014 لە زیاد لە 150 بۆ 60 پارەکە لە لای حکومەتی عێراقی ماوە نەدراوە کە لە سەر 550 ملیار دینارە ئەمە لەلایەکی تریشەوە بە حکمی ئەوەی کە گونجاوی ناوچەکە و جوتیاری ئێمە جوتیارێکی شایستەیە توانای بەرەمهێنانی گەنمی هەیە و بوونی بنەتۆیەکی گونجاو بۆ بەرەمهێنانی گەنمی ئارد و گەنمی خەشن لە ناوچەکە هەم گەنمی ئارد کە گەنمی ناعمە لەگەڵ گەنمی خەشن وای کرد کە ئەم ناوچەیە دەنگدانەوەیکی گەورە و سەدایەکی گەورە لە بەرهەمی گەنمە هەبێت ئەمە توانین بڵین لەم چەند ساڵی ڕابردووە بەرهەمی گەنم لە ملیۆنە تەنەوە بەرە و 2 ملیۆن تەن ئینتاج هات لە هەرێمی کوردستانە لە دوای ئەوەی کە 3 ملیۆن دۆرم زەوی کرا بە گەنم بە تایبەت ئەم ساڵ ئەمە لەوە سەرچاوی کرد کە ئەبێت هەرێمی کوردستان و ئەبێ حکومەتی هەرێم بیر لەوە بکاتەوە کە یەک ئابووری کشت و کاڵ بەسەر بەخۆ بکات و چیتر چاوەڕێ ئەوە نەبێت کە وەرەقەیەک لە حکومەتی عێراقیەوە لە وەزارەتی بازرگانیەوە جۆرێک لە کێشە بۆ جوتیارانی ئێمە دروست بکرێت بۆیە هەر لە سەرەتای کابینەینەوە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی جەنابی وەزیری کشت و کاڵ و لە کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی ڕاوێژکاری لە وەزارەتی کشت و کاڵ لە ئەنجومەنی وەزارەت پێشنیازی بە بازارکردنی یاخود پێشنیازی بەشداری پێکردنی کەرتی تایبەت کرا لە بە بازارکردنی گەنم ئەمە سەرەتایەک بوو کە لە سەرەتای دەست بەکاربوونی جەنابی وەزیر و کابینەی نوێەوە کاری لەسەر کرا دوجار ئەمە بوو بە پرۆپۆزەڵ بوو بە پرۆژەکە چووە ئەنجومەنی وەزیران خۆشبەختانە هەموو ئەو جوهدانەی کە وەزارەتی زراعە و جەنابی وەزیر کردیان بوو بە ئەوەی کە لیژنەی باڵا بژنەی باڵای پەرەپێدانی کشت و کاڵی لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران بەسەر پەرشتی جەنابی سەرۆکی حکومەت و جەنابی جێگری سەرۆکی حکومەت و جەنابی وەزیری کشت و کاڵ و وەزیری بازرگانی و وەزیری پلاندانان و دەستەی وەبەرهێنان دروست ببێ ئەم پرۆژەیە چووە ئەوێش دیارە کۆدەنگێکی تەواوی لەسەر پەیدا بوو ئەم پرۆژەیە و وای کرد کە پێویستە کات ئێمە گەنم وەکو بەرهەمێکی مەحسوڵێکی استراتیجی کە چۆن لە بیدایەتەوە بە دروشمی ئەگەر میلەتێک نانی خۆی نەبێ ئابووری سربەخۆی نابێت ئەمە بوو بە دروشمێک کە دەست بەکار بێت لەگەڵ دەستەی وەبەرهێنان پرۆژەیەک ئامادە بکرێت لەگەڵ کەرتی تایبەتە بۆ ئەوەی کە بتوانرێت لە سەرەتای پرۆژەکە سەرەتا ئەو بەشەی کە حکومەتی عێراقی نایکڕێتەوە ئێمە ئەم ساڵ حکومەتی عێراقی 390,000 تەن گەنمی وەرگرتین لە هەرێمی کوردستان ئەم 390,000 تەنە بەم شێوەی کە لە سەرەتای 2 ملیۆن بەرهەم 390,000 تەن یعنی لە ڕێژەی لە 13 تا 14 بەرهەمی هەرێمی کوردستان وەرگیراوەتەوە کە بە ئەمە بە پێچەوانەوە لە خوار و ناوەڕاستی عێراق زیاد لە 9 ملیۆن تەن گەنم وەرگیراوەتەوە لە جوتیارانی عێراق لە جوتیارانی خوار و ناوەڕاستی عێراق ئەمە یەکێکە لەو خاڵانەی دەستپێکی ئەو خاڵانەیە بۆی ئێمە ئەو بەشەی کە وەرناگیرێتەوە چۆن بتوانین جوتیاری ئێمە گەنمەکەی بەتاڵان نەفرۆشێ لە بازارە گەنمەکە نەداتە ئەم بازرگانیە ئەو بازرگانانەی کە لە خوار و عێراق خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن بیبەن و لە سایلۆکانی خوار و ناوەڕاستی عێراق تەسلیمی بکەنەوە ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە ئێمە خۆمان بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان خۆماڵی بکەین بیکەین بە بەرهەمێک کە هەم ئاردی لێ دروستکەین بەرهەم و پیشەسازیەکانی لێ دروستکەین چ لە بەرهەمی مشتقاتی گەنم یەکێکە لە مادە خۆراکی سەرەکیەکانی کە بۆ مرۆڤیش گرنگە بە تایبەتی مەزدەڕێکی ڕئیسی تاقە و پرۆتینیە. باش کاک ڕزگار ببوورە سروشتی کارگەکان چۆن ئەبن دیارە
یعنی ئەم کڕینەوەی ڕەنگە لەم ساڵەوە نەبێت لە ئێستاوە نەبێت خۆی بێگومان ئێستا وەرزی گەنم نییە لە ساڵی داهاتوو ئامادەکاری بۆ ئەکرێت باشە لە ساڵی داهاتوو لە جوتیاران دەکردرێتەوە جۆری گەنمەکە دیاری کراوە چ جۆرە گەنمێکشان بێگومان خۆی ئەو بەرهەمە لە هەرێمی کوردستان چەندە ڕێژەی ئەوەی کە ئەو کارگانە و کەرتی تایبەتەیە دیارە مەرجی سەرەکی بۆ کارگەکان بۆ کۆمپانیاکانەوەیە کە پێویستە کات بە پێی یاسای وەبەرهێنان یاخود کە بە پێی پرۆسی یاسای وەبەرهێنان سایلۆ دروستەکەن کارگەی ئارت کارگەی پیشەسازی دانەوێڵە لە ساوەر و لە بڕوێش و لە مشتەقاتی ماکەرۆنە و پاستا و مشتەقاتەکانی تری خۆراکی ڕۆژانە و کارگەی پاکێجینگ دروستەکەن کە براند بێوە لە بازاڕەکانە ناسرااو بێت کە ئەمە بەرهەمی کوردی بەرهەمی خۆماڵی ناوخۆیە ئەمە لەلایەکی ترەوە ئەو بنەتوانەی کە ئیستا هەیە لە هەرێمی کوردستان ئەو بنەتوانە ئەبێ بە بنەتۆی ئەسڵ و ئەساس و دایک بۆ چونکە تۆ بنەتۆیە کە پێویستە بۆ ئارت کە بریتێ لە بنەتۆی ئاراز و سلێمانی یەک و سلێمانی دوو هەولێر یەک و کەلار یەک و کەلار دوو ئەوانەی کە ئێمە ئەیبینین ئێستا و خۆمان تەزدیق و اعتیمادمان کردووە کە لە ناوچەکە جۆری کە ئێستا هەیە ئەو گرفتی نییە بۆ کارگەکان نەخێر ئەو جۆرێک کە ئیستا هەیە جۆرێکە ئەبێ ئێمە ئیدامەی پێ بین چونکە سەرەتای پرۆسەکەەوەمان بیر نەچێت ئەبێ ئێمە لە تۆی باوەڕپێکراوە دەست پێ بکەین لە بنەتۆ دەست پێ بکەین ئەم بنەتۆ تەزدیق کراوانەی کە لە ناوچەکەمانە هەیە پەرەی پێ بدەین زیادی بکەین لەگەڵ دەستگاکانی توێژینەوە کە بەشی بەرەمێنان و پشکنین و پەسەندکردنی تۆ بۆ ئەوەی بتوانین بەرهەمی ئەو تۆوانە بینەوە بە جوتیار و جوتیار ئەو تۆ بەرهەم بێنێ کە دوجار دێتە کارگە و لە کارگە ئەبێ بە ئارد و جۆرەکانی ئاردی ژۆک و باسمان کرد ئاردی سفر و پلەیەک و پلە دوو ئەو ئاردانەی کە پێویستەکە بۆ کێک و بۆ گاعاق و بۆ خواردنەکانی تر کە بەکارەهێنێت ئەمە هەمووی دراسە کراوە زۆر دەمێکە ئەمە نزیکی ساڵێکە ئەمە لەژێر دراسایە و کاری بۆ کراوە و ئەمە دەستپێکێکە ئەتوانم بڵێم لە داهاتوە دراسەکە ئەڕوات کە هەر لە بنەتۆوی توێژینەوەی هەر لە بنەتۆیەکەوە کە دراسە کراوە تاوەکو ئەچێتە کارگە و تا پاکێجی نەکرێت و تایەتە بازارەوە لەمڕۆ ئەبێ ئیشی بۆ بکەین چکە ئێمە مانگی دەزەکەی بە چاندنی گەنم لە جوتیار وردە لە مانگی دەیە بۆ مانگی 11 گەنم ئەچێنێ ئێمە ئەوەی کە پێویستەکە بەو شێوەی کە دابش کراوە 500,000 تەنە بێ لە هەرێمی کوردستانە عقد لەگەڵ جوتیارا بکرێت و جوتیارەکان ئامادە بکرێت و بنەتۆی جوتیارەکان حاضر بکرێت و جوتیارەکان لە داهاتوە بەرهەمەکانیان چۆن وەرەگیرێتەوە کاک ڕزگارە گەر وردەکاری ئەو پرۆسیجەرەی کە باشە بەڵام بۆ نمونە لە سنووری سلێمانی و داری گەرمیان و ئەم ناوچەیە 150,000 تەن وەرەگیرێ لە هەولێر 200 لە دووهۆکی 150 ئەم ڕێکەوتنە چۆنە کرێ بە پێی مناقەسەیە جوتیارەکە بە چەندی فرۆشێ یان نرخ دیاری کراوە بۆ هەر تۆنە گەنم یان بۆ جۆری گەنم چۆنە ئەم خۆی ئێمە بە ئەومان لەبیر نەچێ پرۆسەی پێدانی بنەتۆ لەگەڵ دیاریکردنی جوتیار دیارە ئەو جوتیارانەی کە بەشدارە بن لەم پرۆسەیە بەگشتی هەموو ئەو جوتیارانەی کە بەشدارە بن لەم پرۆسەیە ئەو جوتیارانن کەەوە بەرهەمێکی کواڵەتی بەرزیان هەیە و بەرهەمێکیان هەیە کە پەیوەندیان هەیە لەگەڵ بەڕێبەراتێک کشتتوکاڵەکان و بەڕێبەراتەکانی توێژینەوەی کشتتوکاڵی کە ئەتوانن تەفتیشیان بۆ بکرێ بە پێی شەهادەی تەفتیش و بە پێی دەرچوونی بنەتۆکانیان لە ئەو گەنمانەی کە هەیەە لە تەفتیش کە دەرئەچێت توانای ئەوەی هەیە کە بنەتۆیەکی گونجاوە بە پێی پشکنینی تاقیگایی بۆ بەرەمێنانی ئارت بە پێی پشکنینی تاقیگایی و کۆپرسیجوری کە لە سایلۆ هەیە بە پێی بەرهەم بە پێی پشکنینی تاقیگایی بۆ بەرەمێنانی مشتەقاتی گەنم و پێداویستەکانی گەنم دیاریکردنی نرخ یاخود جۆری نرخ ئەوەی اتفاقێکە لە دوجارە لە نێوان بازار و وەزارەت و لە لێوان کۆمپانیایە دیاری بڕیاریشەدا وەزارەت ئەم ڕۆگرێ بەستی ئیمزا کرد وەزارەت یەکێکە لەوە یەکەم خاوەنی فکرەکە وەزیری کشتتوکاڵ و وەزارەتی کشتتوکاڵە هەر لە کۆنیشەوە ئەم پرۆسیجەرە زۆر دەمێکە هەوڵدراوە کە جێبەجێ بکرێ وەزارەت چاودێرە وەزارەت تەکنیشیان و خەڵکی فەنیەکەی لە ئیشایە وەزارەت لێرەیە بڕیارەدا لەسەر ئەوەی کەەوە بە چ نرخێ گونجاوە بە هەموو شێوەیەک پاڵپشتی لە جوتیارەکرێت بە هەموو شێوە پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆش کارگەکان لە شۆ ئەبن کاک ڕزگار و هەلی کار چۆنە ڕەخسێنەوە یەک شتمان بیر نەچێت کە زۆر گرنگاییش ئاسایشی خۆراکە لە هەرێمی کوردستان ئەمێ باسێکی ئەوش بکە ئەمە تا چەند هەنگاوێکە بۆ دابینکردنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان و لە دانەوێڵەوە کەوکو خۆت وتت گرنگترین بەرهەمی کشتتوکاڵیەکە لەسەر ئاستی دنیا اعتیباری لەسرە یەک وەکو ئەوە چۆن هەنگاوێکە بەرەو ئاسایشی خۆراک و دابینکردنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان دووش ئەگەر تەفاسیلی کارگەکانت لەلا بێ خەڵک چۆن دادەمەزرێنن بە نمونە یان ئەگەرچی ڕەنگە زوو بێ لە کوێ ئەبن کارگەکان هەلی کار چۆن دەڕەخسێنێ چەند دەڕەخسێنێ خۆی بێگومان پرۆژەیەکی لەو شێوە گەورە و دروستکردنی
مرکزی سایلۆ بۆ وەرگرتنەوەی گەنم لەلایەن کەرتی تایبەت، دروستکردنی کارگەی ئارت، دروستکردنی کارگەی پیشەسازی دانەوێڵە، دروستکردنی کارگەی پاکێجینگ، ئەکید لە دواییش سنتەری تەسویقیش دەبێت، سنتەری فرۆشیش دەبێت. ئەم پرۆسیجەرە بەگشتی هەر هەمووی پێویستی بە خەڵکی تەکنیشیان و زراعی هەیە، بە تایبەتی خودی کارەکە پەیوەندی بە لە حەقلەوە لە لای جوتیارەوە کە تەفتیشی زەویەکانی بۆ کرێ، پشکنینی زەویەکانی بۆ کرێ و چاودێری ئەکرێت لە چۆنیەتی بەرەمهێنان و پێدانی پێویستەکانی بەرەمهێنان و گەیشتنی بە بەرهەم ئەندازیاری کشت و کاڵی و کارمەندی کشت و کاڵی ئێوە لە دەرچوانی ئامادەی کشت و کاڵی پەیمانگای کشت و کاڵی و زانکۆکان و ئەندازیارانی کشت و کاڵی. دیارە ئەمە هەمووی لە دوجارە لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە بەپێی ئەو گرێ بەستە چکە یەکێک لە خاڵەکان مەرجەکان ئەوەیە هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگا و ئامادەیە کشت و کاڵەکان دەسەبەر بکرێ بە تایبەتی لە سلەیمانی لە هەولێر لە دهۆک و دوجاریش هەموو ئەوانە ئەبن بە بەشێک لە پرۆسەکە، ئەبن بە بەشێک لە کارەکە لە خاڵی ئاسایشی خۆراک ئامێ ئاماژەبەوە بم ئێمە بەم هەنگاوەمان ئەتوانین بڵین ترسمان لەوەش کاکە بڵین ئاسایشی خۆراک لە مەترسیایە لە هەرێمی کوردستان، ترسمان لەوەش کاکە بڵین وەڵا خۆمان ناتوانین بەرهەمی خۆمان بە خۆماڵی بکەین و بە بازاڕی بکەین. بۆ چونکە یەکێ لە بەندەکانی لە ناو پرۆژەکە ئەوەیە کە لەگەڵ دەستپێکی پرۆژەکەیە هاوردەکردنی ئارد و بەروبوومەکانی مشتەقاتی ساوەر و پێویستیەکان مشتەقاتی پیشەسازی گەنم قەدەغە ئەکرێت لە دەرەوە هاوردە بکرێ بەپێی ئەو حەجمی بەرهەمەی کە لە بازاڕەکانی ئێمەیە بەرهەمی ناوخۆهەیەتی کەواتە لێرەیە تۆ ئەگەڕێتەوە بۆ خاڵێکی ئەساسی پشتیوانیکردن لە بەرهەمی کارگانە پێویستی ناوخۆی پڕکەنەوە بێگومان. باش ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە ئەمە قۆناغی یەکەم ئەبێ کە تۆ بە 500,000 تەن گەنم دەست پێەکەی، دوجار لەوە ئەچێ پێویست کات تۆ لە جۆری ئەسنافەکانە بگۆڕیت، لە جۆری ئەسنافەکانی گەنم بگۆڕیت، ئەسنافی گەنم لە پاش گۆڕینی لەوە چێ حتا پێویست کات تۆ لە داهاتوە گەنمەشامی بێنیتە مۆزوعەکەەوە بۆی پرۆسەی پیشەسازیکردن و ئاردی پیشە گەنمەشامیش بێنیتە ناو مۆزوعەکە و جوتیار تەشجیعکەیت لە ڕێگەی شەریکات و لە ڕێگەی کۆمپا خۆی دائیمەن کەرتی تایبەت ڕۆڵێکی ئەساسی ئەبینێ لە بەرەو پێشچوونی هەموو کەرتەکان بە تایبەتی کەرتی کشت و کاڵیش. خۆی کەرتی کشت و کاڵ کە چەندێکە داماوە لە ڕابردووە تاکو ئێستا لە بەردوو سەبەبی ئەساسی بووە. یەکێکیان ئەم کەرتە کەمێک بە خەسخەسە نەکراوە، نەتوانراوە کەرتی تایبەت ڕۆڵی ئەساسی هەبێت لە بە پیشەسازیکردن و لەوە بەرهێنان و سیسمان لە بوارەیە. لە لایەکی تریشەوە ئێمە کێشەیەکمان هەبووە نەمانتوانیوە تاکو ئێستا بە سیستەماتیکی بە بازاڕکردنی کەرتی کشت و کاڵ بکەین. من بە هیوام ئەم پرۆژەیە سەرکەوتوو ئەبێت و هیواداریشم سەرکەوتوو بێ لە داهاتووە ئەم پرۆژەیە بەوە نەوەستین چونکە ئێمە زۆرێک لە مەتریاڵەکانی ترمان لە کەرتی کشت و کاڵە یعنی گرفتی تریش هەیە تەنها لە کشت و کاڵان نیە. ئەم ساڵ کە زۆر زەق بۆ تەماتە بوو بۆ نمونە زۆر زەق بۆ ئەوە بوو یعنی کارگەی شارە زۆر و هەندێک کارگە و شوێنی تریش کەوتنەوە کار وردە وردەی سەوتر بەرهەم دەکەن بەرهەمی تەماتە ئەکردنەوە. ئێمە لەکوێی پێشخستنی کەرتی کشت و کاڵین بەم هەنگاوانە دڵمان خۆش بێ بەم هەنگاوانە یان بڵین لە قۆناغێکدا ئەوەستین ئەگەر ئەم جوابم وەکو جێگری بەڕێوەری کشت و کاڵ نەدەیتێ وەکو شارەزایەک بم دەیتێ کە چەندین ساڵە لەو مەجالەیە کارەکەی دڵخۆش بین بەمە. من ئەتوانم پێ بڵێم ئێمە ئیستا لە هەرێمی کوردستانە لە زۆربەی وڵاتانی خەلیج لە پێشترین لە کەرتی کشت و کاڵە و ئەتوانم بڵێم لەگەڵ ئەوەی ئێمە هەرێمێکی کشت و کاڵین چواردەوریشمان تەنراوە بە وڵاتی زلهێزی کشت و کاڵی. ئەمە تورکیا وڵاتێکی کشت و کاڵی ئاویە، ئەمە ئێران وڵاتێکی کشت و کاڵی ئاویە، ئەمە خواروون ناوەڕاستە وڵاتێکی کشت و کاڵی ئەوە میزاپۆتامیا و وادی ڕافیدێن یعنی کشت و کاڵ. لەگەڵ ئەوەشە ئێمە لەو ناوەڕاستەیە وڵاتێک بووین 4 فەسڵی ساڵمان هەبووە 5 ملیۆن دۆنم زەوی کشت و کاڵیمان هەبووە، ساڵانە 3 ملیۆن نزیکی 2 ملیۆن تەن گەنممان هەبووە، ساڵانە نزیکی 300,000 تەن بۆ 500,000 تەن گۆشتی بریشکمان هەبووە، ساڵانە زیاد لە 200,000 تەن پەتاتەمان هەبووە، ساڵانە نزیکی 700,000 تەن تا 1 ملیۆن تەن سەوزە و میوەمان هەبووە، ساڵانە زیاد لە ئەتوانم بڵێم 600 تا 1000 تەن هەنگوینمان هەبووە. ئەمە ئەگەر تۆ دیقەت دەی ئەم مەساحە فراوانەی کەرتی کشت و کاڵ
لەگەڵ ئەوەی ئێستا ئەگەر دیقەت بین بە پێی ڕێژەکانی ستانداردی کە سیرمان کردو لە دوای ساڵی 60ەکانەوە کە لە ساڵانی 60ەکانە لە 60 هەرێمی کوردستان جوتیار بووە ئیستا لە دوای قەیرانەکانەوە هەرچەنە زۆر کاتەیە قەیران ڕۆڵی سەرەکی ئەبینێ بۆی کە بۆ سەکتەرێک ببێ بەخێر بۆ نمونە ئێمە لە دوای شەڕی داعش و لە دوای نەمانی بودجە و لە دوای بوونی قەیرانەکان و دابەزینی نرخی نەوت خەڵک ڕووی کردە خۆردن خەڵک ڕووی کردە کەرتی کشت و کاڵ کاتێک کە تۆ بودجەت نییە پارەت پێ نیە ئیمکانیەتت نییە موچەت نییە ڕوەکەیتە سەر ئەوەی کە بەیتێکی پلاستیکی دروستکەیت و بەرهەمی خۆت و ماڵ و مناڵی پێدا بینکەیت ئەم خواردنی خۆت و ماڵ و مناڵی پێدا بینکەیت و بوای لێها خەڵک گەڕایەوە بۆ سەر زێدی باوە باپیرانی گەڕاوەتەوە بۆ سەر زەوی کشت و کاڵەکانیان ئێمە زۆرێک لە زەوی سەخارەکانە بینین کە ئێستا کراوە بە باخ کراوە بە ڕز کراوە بە شوێنی بەرهەمهێنان ئەمانە بەشێکیان ئەتوانین بڵێن دڵخۆشکەرە ئێمە لەم هەرێمەیە ئێستا خەڵک لە سەدا 11 و 12ەوە لە ساڵی 2013 بەرەو سەدا 20 و زیاتر هەڵەکشێک کە خەریکی کاری کشت و کاڵیە ئێستا تا 20 لە ناو 5 ملیۆن کەسان نزیک ملیۆنێک کەسەکە زیاد لەوەی کە خەڵکی ئێمە ئێستا حالیان خولیای بەرهەمی ناوخۆیە ئێوە بەرەو بەرهەمی ناوخۆ بڕوە مەترسی موادی حافظەی هەیە مەترسی موادی مسەرتنی هەیە مەترسی موادی خراپی هەیە کە لە دەروێتە ناوەوە شەڕێکی گەورە و جەنجێکی گەورە لەگەڵ ئێمە و بازاڕی ئێمە ئەکرێ ئێمە دەوڵاتێکی دەوڵەمەندی کشت و کاڵین ئابوووریەکی گەورەی کشت و کاڵیمان هەیە ژێرخانی ئەم زەویە هەر هەمووی ئاوە سەرخانی هەر هەمووی بریتێ لە زەویەکی بەپیت کە لە ساڵانی چلەکانە ئەتوانین بڵێن لە 4-5 هزار ساڵ پێش ئەمڕۆ دنیا اعترافی بە ئێمە کردووە لە چەرمە و لە شارە زۆر کە باشترین ئینتاجی گەرم و بەرهەمی دانەوێڵەمان هەبووە لە ساڵەکانی 40 و 60ەکانە زۆربەی بەرهەمی هەرێمی کوردستان بووە لە بازاڕەکانی خوارو ناوەڕاستی عێراق سەرف بۆ ساغ بۆتەوە لە تووتن و لە لۆکە و لە گڵۆبڕۆژە و لە کونجی و لە چەوەنەر و لە بەرهەمە کشت و کاڵەکان ئێستاش خۆشبەختانە ئەگەر دیقەت دەین ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی وەکو نمونەیەک بۆت بێنەوە پێویستان بە 40,000 تن سەوزە هەیە لە مانگەکە هەموو مانگێک لە مانگی 6ەوە تا ئەڵێن ئەوە مانگی 11 ئێمە 80 تا 90,000 تن ئینتاجمان هەیە یعنی لە سەدا 35 بۆ 40 تا 50 بەرهەمەکەمان فائزە خستنە ڕوویەکی زۆر هەیە عرض زۆرە وای لێ هاتووە ئێستا حالیان بەرهەمی شووتی ئێمە و پێنجوێن و شارە زوورە ئەچێ بۆ خوار و ناوەڕاستی عێراق و یەکێک لە بەخشندەیەکانی تریش کە خوای گەورە بەم ناوچەی بەخشیوە ئەوەیە لە کاتێکا کە پلەکانی گەرما یاخود گۆڕانکاریەکانی کەش و هەوا دروستە بێت لە خوار و ناوەڕاستی لە خوار و ناوەڕاستی عێراق لە لای ئێمە زۆر گونجاوە بۆ بەرهەمهێنانی بەرهەمی سەوزە و میوە و تەماتە ئێستا لە خوار و ناوەڕاستی عێراق بەم گەرمایە و دەرەجەی 50 بەرهەمی سەوزە نابێت لێرەوە بەرهەمی تەماتە و کوولەکە و خەیار و پیاز و پەتاتە و بەرهەمی مریشک ئەچێ بۆ خوار و ناوەڕاستی عێراق کاتێمە بازارێکی گەرممان هەیە بۆیە ئێمە ئەگەر بێت و تەرکیزێکی تەواو بخەینە سەر کەرتی کشت و کاڵ کەرتی کشت و کاڵ بەتەنها بە وەزارەتی زراعە ناتوانێت باشە ئێستا یعنی یەکێک لەو هاندانانی کە هەیە و ڕەنگە زۆر جاریش کەرتی تایبەت خۆی گلەیی هەبوو بێ لە نەبوونی دەستگیرۆیی و هاوکاری و پشتیوانیکردنی کەرتی تایبەتە بۆ هاتنەوە کشت و کاڵ تۆ ئێمە کاتێک کە بیر لە کەرتی کشت و کەرتی تایبەتەکەینەوە یا باز لە کەرتی تایبەتەکەین لە کوردستان یان گوندەکان و دروستکردنی خانومان بیرێتەوە یان کاری نەوت و دەرهێنان و گواستنەوەی نەوتمان بیرەکەوێتەوە زۆر کەم کۆمپانیا هەیە بە کارێکی کشت و کاڵی ناسرابێ یان زۆر کەم کارگەمان هەیە بە بەرهەمی کشت و کاڵی ناسرابێ وەزارەت واگەر لەسەر ئاستی وەزارەتی ژنا لە سلێمانی کشت و کاڵ چۆن دەعمی کەرتی تایبەتەکە چۆن یاساکانە گۆڕێت چۆن ڕێنمایەکان دەستکاریەکە بۆ خزمەتی جوتیار و کەرتی تایبەت و بژانەوەیم کرد ئێمە هەر لە سەرەتای کابینەینەوە پێشنیار و هەموارکردنەوەی سەرجەم ڕێنمایەکانمان ناردووە کە لە بەرژەوەندی کەرتی تایبەت و لە بەرژەوەندی بەشداریکردنی کەرتی تایبەت و وەبەرهێنەر بێ بۆ کەرتی کشت و کاڵ و ئێستا لە وەزارەتەوە ئامادەکاری بۆ ئەکرێ بۆ گۆڕانکاری لە سەرجەم ڕێنمایەکانە دوو پلانێکی 4 ساڵەمان ناردوتە ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە هەموو پارێزگاکان و ئێمەش بەشدار بووین لەوەیە پلانە 4 ساڵەکەمان بریتی بۆ لەوەی کە کەرتی کشت و کاڵ زۆرترین ئیستیسماری تیا بکرێ و زۆرترین تەسهیلاتیش بۆ کەرتی وەبەرهێنەر بکرێ لەو کاتەیە کە هێتە پێشەوە بۆ کارکردن لە کەرتی کشت و کاڵە وەبەرهێنەر بە دوای دوو خاڵی سەرەکی ئاگەڕێت یەکێکیان ئەوەیە کاتێک کە تۆ ئەتەوێت بەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵەیە پێویستە بە زەوی هەیە ئەبێت تۆ دوا بکەی زەوی بۆ جوتیار دابین زەوی بۆ وەبەرهێنەر دابین کەیت دوو پێویستی بە ئەوە هەیە کە بازاڕی بۆ بدۆزیتەوە ئەبێت سیستەمی بۆ بکەی بازار ئەبێت ئێمە یەکێ لە خاڵە گرنگەکان هەر لەم کابینەیە یاسای ئەلوەکانمان گۆڕیوە ئێستا حالێن یاساکە درافتی یاساکە چۆتە پەرلەمان بۆی لە پەرلەمان تەصدیق بکرێت لە بەرژەوەندی جوتیار و وەبەرهێنەرایە ئەمە لەلایەکی تر دیارە غیابی وەبەرهێنەر لە ڕابردووە ناحقی نەبووە
بۆ لەبەر ئەوەی کەرتی کشت و کاڵ یەکێ لەو کەرتانە بۆ کە پشت گوێ خراوە، یەکێ لەو کەرتانە بۆ کە کەمترین بودجەی هەبوو، یەکێ کەرتانە بۆ کە زۆرترین تەجاوزی کراوەتە سەر، یەکێ لەو کەرتانە بۆ کە ڕاستە بەردەوام هەمومان لە هەوڵی ئەوەیە بووین وەکو کادری کشت و کاڵی لە ناو وەزارەتی زراعە بۆ زۆرترین باشخەینە سەر بەرهەمی هاوردە، زۆرترین ڕێگری بکەین لە تەجاوزات، وا بکەین هەوڵات لە ڕێگەی میدیاوە زۆرترین بازار بۆ بەرهەمی ناوخۆ پەیدا بکەین، وا بکەین زۆرترین بەرهەمی ناوخۆمان بە زانستی بکەین و لە ڕێگەی دەستگاکانی توێژینەوە ڕێنمایی کشت و کاڵی و لە ڕێگەی بەشە کشت و کاڵی بەڕێبەرایەتەکان و دەستگاکانی ڤێترنەریەوە ئیشی لەسەر بکەین. بەڵام بەداخەوە ئەمە پێویستی بە بودجە هەیە، پێویستی بە ئیمکانیەت هەیە. ئێمە تا ئەو شوێنەی کە توانیمان قەرزی بانقی کشت و کاڵی بین تاوەکو ساڵی 2009-2010 توانیمان هەنگاوێکی گرنگ بنین. ئەتوانم بڵێم یەکێ لە خاڵەکان کاتێک کە من بیرمە لە کاتی سەرەتای 2008 هەموو هەرێمی کوردستان 200 بەیتی خانووی پلاستیکی تیا بوو. ئێستا تەنها سلەیمانی بە تەنها زیاد لە 18,000 خانووی پلاستیکی تایە کە توانای بەرهەمهێنانی سەر و 600,000 تەن سەوزەی هەیە لە ساڵێکە. کاتێک کە ئێمە دەستمان کرد بە قەرزی بانقی کشت و کاڵی 20 تا 25 کێڵگەی پەلەوەری هەبوو. ئێستا بەس تەنها لە سلەیمانیە زیاد لە 680 پرۆژە هەیە کە توانای بەرهەمهێنانی 10 ملیۆن مریشکی هەیە لە یەک وەجبەیە، یعنی لە ساڵێکە توانای زیاد لە 50 ملیۆن مریشکی هەیە. بۆیە ئەم دەستپێکە ئێمە بە ڕۆژێکی مێژووی ئەبینین و بە کارێکی زۆر سەرکەوتووی ئەبینین و هەوڵی جددیشە دەین بۆ کەرتەکانی تریش ئیش لەسەر ئەم بوارە بکرێت، بە تایبەتی کەرتی پەلەوەر. چکە کەرتی پەلەوەریش یەک لەو کەرتانەیە کە ئامادەیە ئێستا. زۆر باشە بەداخەوە یعنی دەکرا باسی ئەوش بکەین چکە بۆ خۆی کەرتێکی گرنگە، بەڵام کاتەکە هەرەوەندە سوپاس دەکەم کە بەشداریت کە ڕزگار حەمە خەدر جەگری بەڕێوەبەری کشت و کاڵی سلێمانی سوپاس بۆ بەشداریت، سوپاس بۆ ئەوش کە بینەر بوون، هەر شاد بن و خواتان لەگەڵ.